بەڵە خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە کاریگەری بارانبارین لەسەر ژینگە و خاکەکەین. بێگومان ئێستا ئێمە لە وەرزی ئەوی پێی ئەوترێت دابارینین، جا باران بێت، بەفر بێت، ترزە بێت، هەر یەکێک لەم بابەتانی کە خۆی پروردگار و نیعمەتێک بۆ مرۆڤایەتی و بۆ سەرزەوی دەینێرێت لە ئاسمانەوە. ئێستا وەرزی ئەم دابارینانە. ئێمە ئەمڕۆ باس لە کاریگەری بارانبارینەکەین لەسەر ژینگە و خاک. بێگومان بارانبارین کۆمەڵێک سوود و کەڵکی تایبەت بەخۆی هەیە لە کشت و کاڵەگری، لە زیادکردنی ئاوی سەرزەوی، ژێرزەوی، لە ئەوەی کە ئەو وڵاتانەی ئەو شوێنانەی کە بەندا و پۆندیان زۆرە دەبێتە سەیرانگا، دەبێتە سەرچاوێک بۆ ماسی، دەبێتە سەرچاوێک بۆ بەرهێنانی وزەی کارەبا. زۆر سوود هەیە لە کارەبا بینرێ. ئەمانە هەری یەکێکیان ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لینکێکیان هەیە بە ژینگەوە. جاری وا هەیە ینی ژینگەکە تێگەدا، جاری وایە ژینگەکە نابە پێچەوانەوە باشەکات. بۆ ئەم تەورەیە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر سالم نیعمەت عەزیز پسپۆر لە ژینگە و سیستەمە زانیاریە جوگرافیەکانمان کردو کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمان میوانە. کاکتۆر بەخێر بێت. بارانبارین سوود و کەڵکی زۆرە بێگومان و هەموو دابارینەکانی تر بە ترزە و بەفر و بە هەمویانەوە. بەڵام بارانبارین کە ئێمە ئێستا لە وەرزی بارانبارینین لەسەر خاک و لەسەر ژینگە کە خاک و ژینگەش دوانەیەکی دانەبڕاون و دوودی و یەکدراون، چ کاریگەریەکی هەیە بەڕاست؟ ڕاستیە ئەم چەمکەی جەنابەت دامەژەت پێدا چەمکێکی گەورە و فراوانە. سیستمی ژینگەی خۆی لە 4 ڕێگەزی ئەساسی پێک دێت لە خاک و ئاو هەوا و بوونەوەرکە لە سەریایەتی. بۆیە چەمکێکی ئەساسیە خاک لە ڕاستیە کاریگەریەکانی زۆرن بارانۆ و جەنابەت دامەژەت پێدا و بارانیش خۆشبەختانە یەک مەوسمی نییە بڵین لای خۆمان بڵین ئێستا مەوسمێکی هەیە ئەش بینین لە هاوینانیشە ئەبارێت. بەڵام فعلەن کاریگەریەکەی لەو کاتەیە کە زۆر ئەبێت و سوودەکەشی زۆر ئەبێت. باشە چیمان بۆ منەتدا ئەوەی لەسەر ژینگە هەبێت حتمما ژینگەس وەکو باسمان کرد لە چەند ڕێگەزێک پێدی. یەکێک لەوانە لە مەجای کوشت و کاڵە بۆ نمونە، لە مەجای ئاو ڕوبەرە ئاویەکانە، سەرچاوی ئاویەکانە، باشە دراماتە سروشتیەکان، ئەمانە هەمووی کاریگەری باشە بێت لەسەری و دواتر ئەتوانین باسی ئەوە بکەین کە چ کاریگەریەکی لەسەر خاک بە تایبەت بۆ کوشت و کاڵکردن. زۆر باشە. بارانبارین جۆری هەیە؟ بەڵێ بارانبارین وەکو ڕێژە جۆری هەیە، وەکو با بڵێن کەمی و زۆریەکەی بۆ نمونە بەتایبەتی لە ڕاستیە لە زمانی عەرەبیە زیاتر ئەو مەجالانە هەیە. بۆ نمونە ئەگەر بارانێکی زۆر بێ پێڵێن هەتەڵ، ئەگەر زۆر بێت، ئەگەر بارانێک بێت بۆ یعنی با بڵێن سەریع بێت. جاروا هەیە بارانمان هەیە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام ئەبێت، 2 ڕۆژ 3 ڕۆژ بە بێدەنگی بەڵام بە خێرایی بەبێ هەورەگرمە، ئەو پێڵێن ئەلدیمە. بەو شێوازە هەیە، یعنی غێڵیشمان هەیە خۆتان نەدەزانن غێڵ یعنی بارانێکی زۆر وە ئەو کاتە عادەتەن پڕبەرەکەتە بێت و سوودیە بێت زیاتر، چونکە ئاماژەت پێدە جەنابەت باران هەندێک جاری زەردی هەیە ئەکید ئیتر ئەبێتە هۆی ڕاماڵینی خاک و ئەبێتە هۆی دروستبوونی لافا و بۆ شێوازێ. باش فەرموود ینی ئێستا لای ئێمە بارانبارین موسمێکی تایبەت بەخۆی هەیە. زیاتر وەکو ئەگەر لە مانگی دەوە دەست پێ بکەین دەستپێکێتی تا ئەوکو مانگی 4 و 5 کە کوردەواری ناویناوە مانگی 5 ناوناوە بەختە باران. ئەگەر ببارەوە لە بەختی بڵین ئەوانی کە کوشت و کاڵەکەن و یان بۆ ئاو بۆ هەموو شتێک بوو. بەڵام لە هەندێک وڵاتەیە ینی ڕۆژانە هەفتانە چەند جارێک باران ئەبارێ. ئەمە جیاوازی هەیە لە کاریگەریان لەسەر خاک و ژینگە یان نە ئەم ناوچەی ئێمە مادەم وایە کیفایەتە بۆ مەوسیمەی هەیەی؟ نا کاریگەری هەیە. ئەو جەنابەت ئاماژەت پێدا بەڵێ ئەوە لە ناوچە ڕاستی ئەوان نەو ناوچانەی کە نزیک خەتی هێڵی کەمەرەیین، با بڵێن وەکو ناوچەکانی مالیزیا و هند و ئەندۆنوسیا و دێتەوە بۆ ناوچەکانی ئەفریقیا ئەو کەمەرەی زەویە تقریباً 10 پلەی سەر و 10 پلەی خوار و کەمەرەی زەوی ئەو کات ئەوانە بەردەوام لەو گۆڕانکاریان لە ڕۆژێکە ئەبینی سێرەکەیت خۆرە لە ناکۆ بێتە باران
شێ بێت بەڵام عادەتەن لەوێ بەفر کەمترە بەس زیاتر لە بینی باران و خۆر و ئەوانە بێت بۆیە دڵنیە ئەلوێ سیرێکی دایمەن جەوی ئەوێ سەوزایە جوانترە دەرەجی حرارەی یعنی مناسبە بۆ نییە زۆر سارد و زۆر گەرم بێ حتمما لەوێ ژینگە گونجاوترە بۆ گەشەکردنی کوشت و کاڵی و حتا تەمەن لەسەر مرۆڤیش لەسەر جسمی مرۆڤ و لەوانش کاریگەری ئەبێت. زۆر باشە ئەگەر باسێک لە جوگرافیای هەرێمی کوردستان بکەین هیچ گۆڕانکاریکی بەسەرا هاتووە لە ڕووی دابارینی بارانەوە لە ناوچەکاندان ئەوە تا زۆر بەمان کە ئەم وەرزێت ئیتر خەمان لای ئەوەیە کە ئا ڕژی بارانبارین وەکو پێویستە وەکو پێویست نییە ئەم جۆرەشتانە زۆر ڕەواج پێ ئەدرێ لە سوشیال میدیا بەتایبەت. وەڵای خۆی ئەوە هەندێکی بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە باران ئەبێ باران خەڵک خۆی گرتووە بە شتێکەوە بەداخەوە ئێمە خەڵکێکی وڵاتێکین تۆزێ ڕژی بەکاریمان تیا زۆرە مۆزوعی تۆزێت ناخۆششمان هەیە مۆزوعی مەتر هەندێک کەم و کورتی هەیە لە ژیانمانە بەڕاستی لە موچە و لە مەجموعاشت بۆیە لە ڕاستی ئەم بابەتە نەبێتە بابەتی سەردەمیانە و ڕۆژانە قسەی لەسەر ئەکرێ باشە بەڵام خۆ خراپیش نییە مە لەسەر بکرێ بەڵام یعنی بۆتە شتێکی خۆیەک بۆت لامان باران چۆنە چۆن نییە بۆ شێوازە بەڵام وەکو باران ڕێژەی باران ئەگەر باسی کەین سوالەک بە شێوازێکی تر بڵێ لە مێژووە گۆڕانکاری بەسەر هاتووە خۆی گەورە ئەم زەوی دروست کردووە حکمەتێکی تایە گۆڕانکاری بەسەر دێت ژینگەی بەسەر دێت طبیعەت بۆ خۆی من هەمیشە ئەڵێم ڕاستە مرۆڤ دەستکاریە کات بەڵام طبیعەت بۆ خۆی قسەی خۆی هەیە ژینگە بۆ خۆی قسەی خۆی هەیە ئەو کەورەی خۆی گەورە دروستی کردووە هەندێک شت هەیە ئینسان دەستکاریشی ناتوانێت بشکات و نەشکات هەر ئەو گۆڕانکانە ڕۆدات من خۆم ڕۆژەم ئێستا بەدەستەوەی بۆ نمونە خیسە خەڵکە مەسن ئەڵێ باران بارین کەمە من ئێستا لامە لە 2000 باران لا بووە ڕێژەی باران بارین و وشکە ساڵی وانە ئێستا مەشروعێکمە لەسەر وشکە ساڵی شەکەم سیرەکەی لە 2023 باران بارین زۆرتر بووە بەڵام وشکە ساڵی تەنها مشکلی باران نییە باران ببارێتیان نەباری خەڵکو ئازانێت تەنها کێشەکە لە باری نایە ئەگەر بە هەش بارانی شەبارێت و وشیش ڕۆەدا بۆ چکە بەڕاستی هەندێک کاریگەری هەیە مرۆڤ دەستکاری ئەکات ئەگینا وەکو خۆی بارانەکە هەیە بەڵام تۆ ئەگەر ئەستەغلالی ئەرزەکە نەکەیت ئەگەر دار نەچێنیت ئەگەر هەموو شارێک دروستەکەی ڕێژەی سەوزاییتیان نەبێ باش ئەمە هەمووی تەسیری لەسەر وشکبوونەوە و دروستبوونی هەوای گەرم و ئەم هەوا گەرماش بەڕێزان ئەبێت هۆی ئەوەی کە هەورە ساردەی کە ئەبێت ئەگەری هەیە احتیمال هەیە بێت بە باران دوورەکەوێتەوە بەرجێکات و ئێباتە شوێنێکی تر بۆ شێواسی کە لە شوێنێک ئەو هەوا گەرمە زیاد بوو هەورانە دوورەکەونەوە بڵێ ئێستا لە هاوینانە با بڵێن بۆ نمونە ئەبینی بە یەکجار بارانێکە بارێت بەڵام دیقەتە دەیت مەسەن بارانێک مەسەن ئەوەی جەنابەت بارانی بەختە یا بەختەوەر شتێکی جەناب بەختە باران لە مانگی 5-6 ئەبێت طبعا ئەمە ناڵین سوودینە سوودی هەیە ئەگەر بۆ کشت و کاڵیش هەندێک جار نەبێت چکە کاتی دەروێنەیە بەڵام بۆ سەحەتی ئینسان دەوری هەیە پیس و پۆخەڵی و تەپوتۆز نایڵێت بۆ پێس ئیسفادە هەیە بۆ سامانی ئاوی ژێرزەوی ئیسفادە هەیە بەڵام ئەو بارانانەی کە ئەبارێت بۆ هۆکارەکەی چێ هۆکارەکەی ئەوەیە تەزووە هەوایە گەرمەکان ئەبنە هۆی ئەوەی کە چکە هەواکە سووکە هەوای گەرم ئەبێت هۆی ئەو هەورە ئەبات بە پڕ ئەیباتە سەرەوە زۆر سارد دەبێتەوە بۆ یەک ئەبینی بە یەکجار بارانێکی زۆر و ئەگەر دیقەتیش بدەن بارانی بەهار دڵۆپەکانیشی گەورەیە کەمە بەڵام دڵۆپەکانیشی گەورەیە نازم دیقەتە بەڵێ سەریعە و دڵۆپەکانیشی گەورەیە بۆ چکە زۆر بەرزێکاتەوە بە یەکجار سارد دەبێتەوە فریا ناکەوێت بە هێواشی دابەزێ بۆیە بە دڵۆپەی گەورە دابەزێ و بە سەریعیش دابەزێ هەموو جارێک ئەم دابارینانە کێمە ئەمڕۆ باس لە بارانەکەین سوود و کەڵکیان هەیە بۆ ژینگە و خاک چکە جاری وایسە بوون ئەمە ترشە بارانمان هەیە ئەوی ڕێژەی هایدرۆژین تیا زۆرە یان ئەوانەمانە گەر بیری بێ لە کاتی شەڕی کەنداوە بارانە باری هەمووی ڕەشاو بۆ هاتە خوارەوە یان ئەم هەورانە کە لەو شوێنانەی دێن زۆر جار بارگاویە بن بە مەوادێکی پیس لە کوردەواری خۆشماناوترە یەکەم بە فەرمەخۆن خراپە ینی مەبەستمێ هەموو دابارینێک سوودی هەیە یا هەیانە زەرەری هەیە دەم خۆش ڕاستەکەی با نەڵین زەرەت یعنی تۆزی خراپە زەرەت با بڵین لەوە شتێکی هینەوێ من ئەمێ شتێکە بڵێن بارانی ڕەحمەت و بەرەکەتە بەڕاستی ئاوا هینێکین بڵێ هەندێک جار کاریگەری خراپێ بۆ نمونەی جەناب دامەژت پێدا ئەو لە شەڕی کەندا وای لە شوێنترە ئەو مەوادانە دێندا بەزێنێت کە مەسەلەن یۆرانیۆمە عناصر فوسفۆری تایە کاربۆنی مشعی تایە ئەوانی تایە کاریگەری هەیە لەسەری یان هەندێک ئەتوانین بڵین دابارینەکان شێوازێک لەگەڵ شێوازێکی تر سوود و قانجازیان زیاترەوە بۆ نمونە
تەرزە بۆ نمونە باران لە ڕووی کشتتوکاڵیەوە بۆ ژینگەشت لە ڕاستیە باران لە هەمویان گونجاوترە بەڵام بەفر گرنگەکەی چییە کە بەفر ئەبارێت ئەبێتە هۆی ژیانەوە و ژیانەوەی سەرچاوەکان بەتابەتی ئەو سەرچاویانەی لە ژێر زەویان ئەبینی لە کاتی بەفربارینە دوای بەفرەکان ئەتوێنەوە ئەبینی لە بەهارە کانەکانمان کارێزەکان ئەتەقن پیانڵێن تەقینەوەی بۆ لەبەروی ئاوی ژێر چۆتە ژێر زەویەوە لە بارینەوە نیە لە بارین ئەبێتە ڕۆشنی سەرەوە باشە مەجال نادات زەوێک هەڵی مژێ بۆیە بەڵام بەفر بە هێواشی ئەڕوا بۆیە تەغزیەی ئاوی ژێرزەوێکات بەڕاستی ئەمە سوودێکی زۆرە بۆ نمونە تەرزەش هەروەها تقریبا لەبینی باران و بەفرایە استفادەی هەیە بەڵام هەندێک جار تەرزە ئەگەر لە مەوعدی خۆیان نەبێت مەسەڵەن لە کاتی دروێنە ئەبێت زۆر جار لە کشتتوکاڵ زەرە دەیات بۆیە ئێساتە علم زۆر پێشکەوتووە ئێستا کۆمەڵێ تۆپاویژیان دروست کردووە ئەیکردنا ئەو خۆیان ئەزان ئەو بەفرە ئەو هەورە گەیشتە ئەوەی کە مەسەن ببێت بە تەرزە یاابێت بە بەفر زیاتر بۆ تەرزە نایڵن ببێت بە تەرزە پیتاندنی بۆ ئەکەن بەڵێ دەستکاریەکەن زوو بۆ ئەوەی نێڵن زۆر بیبەستێ یەکسەر ئەبێت بە پاران یعنی بەڕاستی ئەمەش شتێکی زۆر باشە چکە بەڕاستی ببێت بە تەرزە خۆتەزانی تەرزە ببارێت بە تایبەت ئەگەر دەنگۆڵەکانی گەورە بێت زەرت لە بەرهەموو کشتتوکاڵێکە نەدات زۆر باشە بەست لە دەستی مرۆڤ کرد لە گۆڕانکاری کەشوهەوە ژینگەدا ئەم ساڵانی دوای بینیمان لە وڵاتێکی وەکو سعودیە کە بە ناوچەیەکی بیابانی ناسراوە سێرمانگەر ینی بارانێکی زۆر ئەبارێ و دەنگدانەوەیکی زۆری هەبوو لە جیهاندا کە ڤیددیۆکان بڵاوە کرایەوە تەنانەت لە ناوچەکانی وەکو خۆشمانە کە گەرمیان و کێستانمان هەیە جاری وایە ڕێژەکە وای لێ هاتووە لەو شوێنانی کە گەرمن بارانێکی زۆرترە بارێ مەبەستی من لەوەیە کە ئەم گۆڕانکاریە چۆن ڕوو ئەدا هۆکارەکان چینکەوە دەکات بە شێوازێکی جیاواز لە پێشتر ئەم بارانە ببارێت زۆر ڕاستە ئەمە پێڵن گۆڕانکاری لە ئاوهەوە تامان شتێک هەیە لەبینی کەش فەرقی هەیە لەگەڵ ئاوهەوە کەش ئەوەیە پێشبینیکردن بە ئاوهەوا بۆ ماوەیەکی کەم مەسەن هەفتەیەک ئەو پەڕی مانگێک بەڵام ئاوهەوا نا بۆ 5 ساڵ و 10 ساڵەوە ینی مەسەن ئەکرێت بڵێم کەشی ئەمڕۆ کەشی هەفتەی سلێمانی چۆنە بەڵام ناکرێت بڵێم ئاوهەوای ئەم هەفتەیە چۆنە یان نە ئاوهەوا ئاوهەوای سلێمانی بۆ 5 ساڵ یا بۆ 10 ساڵ خوێنێت ئەوەی جەناب باست کرد ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری لە ئاوهەوا ئەبێت نەک لە کەشە زۆر تەواوە ئەوەی جەناب دوتت کە ئەمڕۆ گۆڕانکاریە ئاوهەوایەکان بەهۆی دەستکاری مرۆڤەوە بە تایبەتی وڵاتە جلهێزەکان کە لە دوای شۆڕشی پیشەسازی لە ڕاستی هاتەکایەوە بەبێ ئەوەی حسابکردن بۆ ژینگە حسابکردن بە حقەتەوە پێڵێن احتیکاری ڕئیسمالیەت بۆ ئەوەی کە زۆرترین قانجاز دەست بێنن بە کەمترین ماوە وای لێ هاتووە ئەوە بۆ نمونە بەکارهێنانی بە دەرکردنی نەوت و بەکارهێنانی خەڵوزی ژێرزەوی و خەڵوزی بەردین ئەوانە زۆر بەکاری دێنن بۆ وزەیەکی زۆریان نەداتێ لە کاتێکی کەمە ئەی ئەمە ئەبێت هۆی ئەوەی ئەو خەڵوزە دۆمۆکسیدی کاربۆن ئەکاتە بەری گازیەوە ئەو بێتە هۆی قەتیزبوونی گەرمی دروستە بێت یعنی بەڕاستی نەک تەنها ئەجا ئێستا فێڵێکی تر بوون ئەم وڵاتە هێزانە گەورانە ئەو معاملانە لای خۆیان ناکەنەوە بۆ نمونە سەیری سین کە سین لە وڵاتەکانی وەکو تایبان و ڤێتنام و ئەو وڵاتە فەقیرانە استەغلالی ئەوە کە هێزی دەستکرد و معاملەکانیشیان زۆرتر لەوێ دروستەکەنەوە بۆی ئەبینی زۆر جار شەریکەی سیارەیەک یا شەریکەی تر ئەڵێ بە هاوبەشی وڵاتی سین لەگەڵ وڵاتێکی ئەوە خۆی لە ڕاستیە هەم دوو ئیسفاداکە ئەو یەکام لەبەرەوەی هێزی کاری کەم بەکارێنێت دایمەن ئەوان خەڵکی ئەو ناوچە فەقیرانە بە خەرجێکی کەم ڕازیە بن بە داهاتێکی ڕۆژانەی کەم ڕازیە بن یەک دوو ژینگەی وڵاتەکەی خۆی پیس ناگە ژینگەی وڵاتانە پیسەکە بێگومان ئەوەنە زۆر گۆڕانکاری ئەبێت لەسەر ئاوهەوا و گۆڕانکاریەکانی شەوای لێ لەسەر ئاوهەوا ئێمەشەکرێت بەداخەوە ئەنجا لە وڵاتە دواکەوتەکانە سیاسەتێکیش نییە بۆ ئێمە ڕاگیرێت بیرکردنەوەیکیش نییە عەقڵت ئەگەر هەژبێت کەس بە قسەیان ناکە بۆیە دائیمەن ئەبینی کاریگەریەکان لە وڵاتانە زیاترەکە کە پیانەڵێن وڵاتی تازە پێگەیشتوو یان وڵاتی سێ باشە لەسەر ئاستی تاکەکانیش کاریگەری هەیە بۆ نمونە زۆر بەکارهێنانی ئۆتۆمبیل کێسە بۆ تشتێکی باو لە وڵاتی ئێمە یان ئەوە تا دووکەڵ و مەعامل و هەندێک ناوچەمان هەیە کە بە داخەوە کوتانجەر و ئێستا چی لێ هاتووە هەمومانەزانین ئەمانەش کاریگەری هەیە لەسەر هەر ئەو منزومە ژینگەیەکە هەیە ئەکید زۆریش کاریگەری هەیە هۆشیاری تاکە کەسی گرنگە بەڵام لە ڕاستیە ئێستا شەڕەکە زۆر گەورە بۆتەوە لە هۆشیاری تاکە کەسی دەرچووە چونکە هەندێشت هەیە تاکە کەس من و تۆ مەسەن کاغەزێک کلینسکی ئەواگەین بەڵام هەرچەندە
بەداخەوە ئێستا من بۆ خۆم هاتم هەتا گەشتمەتە ئێرە سیارە لە پێشمەوە بوو هەردوو کەڵیە کرد یعنی بەڕاستی هەر شارەکەی پیس کردووە یعنی شوێنەکە پیسەکە ئەمە کاریگەرە بەڵام کاریگرێکە زۆر لەوە گەورەترە بوویە لەسەر ئەساسی ئەوەی کە مرۆڤ تا چەند وەکو تاکە کەس کاریگەری هەیە بەڵام خەمەکە زۆر لەوە گەورەترە کە بەڵێ ئەبێ بەڕاستیەوە حکوومەتە بێت تەدەخل بکات و بۆ نمونە ئەشبینین بۆ نمونە لەم فترەیە لە بەغا بۆنێکی زۆر خراپ هەبوو بۆنێکی کبریت بوو گۆکرد باشە ئەو وەگوردە هیچی بوو سەرچاوەکەی ئەوە بوو حکوومەت نەوت دەرەهێنێت بەڵام لەبەر ئەوەی تەکلیفەکەی زۆر نەبێت نایەت جوان تصفی بکات ئەیش بینین ئێستا لە بینی خۆمانە ئەڵێن نەوتی ئێرە باشە نەوتی فلانە شوێن خراپە نەوتی فلانە شوێن خراپە ئەمە بۆ مەساریفی تەصفیەکردنی نەوتەکە زۆری تێچێت ئەگەر جوان تەصفی بکەیت بۆیە چیەکە ئەم ڕاستە نەوتەکەی باشە بۆ هاوڵاتی بەڵام ئەو نەوتە ئەیداتە معمەلی تابقەکان ئەیداتە ئەو نەوتەی بەداخەو کە ئێساتە ئێمەش بۆ کارەبا ئەعتماد دەکەینە سەر نەوت و بەرهەمە نەوتەکان بۆ ئینتاجی کارەبا غازە نەوتە گازە چۆن ئەوانە هەمووی ئەو نەوتیان ئەداتێ لە کۆڵی ئەکاتەوە نەوتێکی قورسیان داتێ پاکی ناکاتەوە ئەیداتە معمەلی مەسەن ئەوانەی دۆرە لە بەغا معاملەکانی معاملی تابق لە بەغا و لە خاڵس و لەوانە نازم ئەم فترەیە مانگێک ماونیم لەمە پێش بوو زەڵجەیەکی زۆر گەورە دروست بووە باشە ئەو نەوتە جوان ناسووتێت نەوتەکە پاکە بۆیە پاک نییە بۆیە باش ناسووتێت بۆیە ئەبێت هۆی دروستکردنی ئەو دۆمۆکسیدی کبریتە دروستە بێت باش کاکتۆر قسێکت کرد سەرنجی منی ڕاکێشا جامنەوە لەسەر ئەوە پرسیارێ بکەم فەرمووت لە وڵاتانی پێشکەوتوو ئەو هەورانەی کە ئەزانن تەرزەیە و کاتەکەی کاتی خۆی نییە بە دەستکاریکردن وای لێکن ببێ بە باران ئێمە لە ماوەی ڕابردووە لە سۆشیال میدیا و لە هەواڵەکان قسەیەکمان بیست ئەگەر وابێت ئەمەش لەوەشی ڕاست بێ وتیان هەورەکان ئەدزرێ یعنی وڵات هەیە ئەتوانێت بۆ نمونە نەهێڵێ لەسەر هەرێمی کوردستان بارانبارە و هەوری کۆ بێتەوە چڕەبێ پەرتیکە یا بیبا بەرە وڵاتەکەی خۆی یا باز لەوە کرا هەندێک جار هەچەنە بڵین ئەوە فڕۆکەن بەڵام ئەبینرا کە دووکەڵێکی سپی بەدوای خۆیان نابەجێڵن ئەوترامە بۆ تێکشکاندنی هەورەکانە بۆی باران نەبارێ ئەم قسانە هیچ بنەمایەکی زانستی وردیانەیە یەکەم دوم خاڵەوە دەست پێ بکەین ئەوەی فڕۆکەکەم من قەنەعەتم بەوە نییە ئەوە لە ئەنجامی خێرایی تیارەکە و ئەوە کات بۆی ئەو هینە دەرەکات ئەو دووگەڵا قسانە ئێستا پێ دەڵێم چیم بیستووە ئەمە ئەویان من ئەوەنی لێ بزانم بۆ تیارەکە بەو شێوازیە نەمبیست بۆ بەڵام ئەوە یەکەمان زۆر تەواوە ئەوە ئەسڵان بڵێ ئەوە ئەسڵان مۆزوعێکی لە بینی ئێستا لە بینی سعود و ئیماراتە دروست بوو ئەسڵان لە بینی ئێران و تورکیایە بەڕسمی ئێران شکاتی لە تورکیا کرد ئێستا دەریاچەی ئورومیە هەیە لە با بڵێن باکووری ڕۆژ هەڵات ڕۆژ ئاوای ئێرانایە وشک بووتەوە ئێران شەکوای کردووە لەسەری ئەڵێ لە بینی لەو منطقی لە بینی ئێران و تورکیا شاخی شاخی بەرز هەیە ئەڵێ بۆچی لەو بەرەو باران ئەبارێ لای من و باران نابارێ ئەڵێ ئەمە تورکیا و ئەکا پێڵێن پیتاندنی هەور ئەم هەورە کە ئەپیتێنرێت بە ناوکێک نەواتێکی نایترۆجینە ئیتر جیوەی ئەیۆدیدی نایترۆجین بەکارێن یۆدیدی نایترۆجین بەکارێن وای لەکات هەورەکانی دەوروبەر لە نزیک سوولە هەمووی خڕکاتەوە لای خۆی ئیبارێنە زۆر تەواو قسەی بەڕستە بڵێ وایە دیاردەی هەوردەزین هەیە و شتریش بەڕاستی بەڕێوەیە بەداخەوە یعنی تەکنەلۆژیا گەیشتوتە ئەوە بەڵام لە وڵاتێکی وەکو عێراقا بەڕاستی بە سیرکەرە ئەگینا ڕاستە ئەوە زۆر ڕاستە و لە زۆر شوێن ناکرێت بڵێ زۆر باشە باسی بارانباری بکەین بۆ ئەو سوودێک کە ئەگات بە ئاوی ژێرزەوی تا چەندێک گرنگە و تا چەندێک ئێمە پشتی پێ ئەبەستین لە هەرێمی کوردستاندا ئەم ئاوە زۆر تەسیری بە تایبەتی ناوچەی خۆمان ناوچەیەکی بەفربارینی زۆرە لەسەر شاخەکان حتممە نەبێتە چەندین جار ڕێوای وامان بیستوەڵێ 10 ساڵە کابرای دەرچێڵێت 10 ساڵە 5 ساڵە 7 ساڵە چەند ساڵە جوزانم ئەڵێ ئەم کارێزە نەتەقیوە ئەمکانیە نەتەقیوە ئیسە تەقیوە زۆر تەسیری هەیە بۆ ئاوی ژێرزەوی و ئابێتە هۆی بەرزکردنەوەی ئاوی ژێرزەوی لە ڕاستیە بە تایبەتی بەفر زۆر تەسیری هەیە و بارانیش ئەگەر بارانەکە خێرانە بێ بارانی هێواش کە نەمە بارانە یان بارانی هێواشە وردە ڕاتنەوە ناخی زەویەوە کاریگەری زۆری بێت بۆ بەرزکردنەوەی ئاوی ژێرزەوی. کاکتۆر ئەگەر بڵین بارانبارین لەسەر ژینگە کاریگەری زیاترە یان لەسەر قاق چۆ جەناب لە سەرەتای بەرنامەکە فەرموود ژینگە لە چەند ڕاگەزێک پێک دێ یەکێک لەوانە خاکە وانە یعنی کاریگەری لەسەر خاک هەیە
بۆ ژینگە باشە یان کاریگەری لەسەر ژینگە هەیە کە بۆ خاک باشە با ئێمە جارێ ڕێکەوین بۆی کە باشە من ژینگەم جەنابە ژینگەیە ئەم سوودی تۆ ژینگەیە هەر شتێک لەسەر زەوی بێ ژینگەیە چەند ژینگەیەکمان هەیە بەس حتا تەنانەت دەبیسی ژینگەی کۆمەڵایەتی چۆنە ماشە ژینگەی سیاسی دەم خۆش ژینگەی سیاسی ئەمە وەکو معنە علمیەکەی وەکو معنایەکی لە ڕووی ژینگەیەوە ئەوەیە ژینگە وەکو باسمان کرد ئاو خاک و هەوا و مرۆڤ طبعاً مرۆڤ و ئاژەڵ و ڕووەک ئەمانە گیانەبەرن لەگەڵ گیانە بەرۆچکەکان ئەمان بەشێکی زیندەوەرن لەگەڵ ئاو و هاو و خاکە ئەمانە هەمویان پێ وترێ ژینگە با بڵین پرسیارەکە وا بکەینەوە بڵێن ئەم بارانبارینە تەسیری هەیە لەسەر تێهەڵکێشێ لە بینی ئەم چوار ڕەگەزە کە مرۆڤە کە خاکە کە هەوایە کە بڵێ زۆر تەسیری بۆ نمونە باسەکەین لەسەر لە ڕووی بۆ مرۆڤ ئێمە زۆر جار ئەبینین لە زستانانە ئەڵین دەستمانیا دەموچاومان قلیشی تێەکەوێت وانە ئەڵین ئەکسەر سوبحان الله بارانێکە بارێت باشە بێت بۆ لەبەر ئەوەی ئەبێتە هۆی ئەوەی کە شەیەکی زیاد بکە بەڵام لەسەر خاک سیری زۆر زۆرە لەبەر ئەبێتە هۆی ئەوەی کە کشتتوکاڵ زیاد دەکات سامانی کشتتوکاڵی و سامانی ئاوی زیاد دەکات دواتریش ئەزان کشتتوکاڵ یعنی بەڕاستی خاڵێکی زۆر بەهێز وڵاتان پیش پێ بەسن طبعاً بۆ لە ڕووی با بڵێن لە ڕووی کۆی ژینگەوە کۆی ژینگە کە هەیە حتمما باران کاریگەری زۆر باشێ بێت. باش من پرسیارێکم هەیە هەموو ساڵێک پێشبینیەکان زۆر پشتی پێبەسترێ بەڵام هەمیشە وەکو خۆشی دەرناچێت. ئەو پێشبینیانە تا چەندێک کاریگەری هەیە لە با بڵێن ڕاست دەرئەچێ و لە داهاتووشدا هەر بەڕاستی ئەو پێشبینیانە ئەگەری هەیە لەسەر خاک و ژینگە کاریگەری خۆی بەجێگەڵێ بەڕاستی پێشبینیکردن خۆی نووسراوە پێشبینی یعنی ئێمە یەقین نییە مطلق نییە بڵێ 100% وایە بەڵام من بۆ قەنەعەتی خۆم زۆر شت گۆڕانکاری ڕوویداوە بەعکسەوە زۆر بەرەو باشی چووە خۆی ئەمان پێشبینیەکان چۆنەکرێت پێشبینیەکانەوە کرد بە ئەو تەزوە هەوایەوە کە دێت ئێمە کاریگەرین بە دووشن بە دوو ناوچە ژینگەی کوردستان با بڵێن ژینگەی ئاوهەوای کوردستان کاریگەرە بە دوو لە ڕاستیە بە دوو ژینگە ژینگەیەکیان لە دەریای ناوەڕاستەوە بۆمان دێت کە زۆر کاریگەرین بەوە ژینگەیەکشمان لە ناوچەی با بڵێن باشووری ڕۆژئاواوە دێت کە منطقەی ئەفریقا و بۆ منطقەی سعودی و بۆ منطقەی حتا دێتە ناو با بڵێن بیابانی خواروی عێراقەوە دێت کاریگەرین ئەمەیان کەمتر دێت و زۆرتر تقریبا لە هاوینە زیاتر کاریگەریمانە بێت لەسەر کاریگەری ئەو ناوچەی لەسەر بەڵام زۆربەی کاتی ئەمە کاریگەرین بکوێ بە ناوچەی دەریای سپی ناوەڕاست لەوێ چی ببێت بە خێرای هەواکە ئەگەر بگاتە لامان ئەگاتە لا ئێمە ئەبێ وابێت بەڵام ئەمەش گوتمان 100% نییە چکە هەندێک جار خێرای هەواکە کەمەکات هەندێک جار هەواکە نامێنێت هەندێک جار ئەو بڕەبارە بارینە بەکردارێکی ژینگەی ڕەنگە پەرش بڵاو بێتەوە ئەو هۆرانە بۆی ناگێتە لامان بەڵام بەوەی ئەو گەرمی باس بەڵێ بەڵێ بۆیە بەڕاستی بەڵام ئێستا زۆر ئەپلیکیشن هەیە جەنابتان وازان پێش بەرنامەکە دەستان خۆش هەندێکتان باس کرد باسی ئەپلیکیشن و بەکارهێنانویە بەڕاستی ئەپلیکیشن یان موبایل شتێکی زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئێمە یعنی سوودەکەی ئەوە نیە ئەگینا تۆی سەر لەسەر ئەپلیکیشنە تەطبیقێکدا ئەبەزین لەسەر کەش و ئاوەوە یعنی ئەتوانی ئەگەر سەفەرێکی بێ سەفەری نەکە ئێمە حرامیش نییە علم و خوای گەورە داوێتی و ئینسان داوێتی ئەگەر لە 180 لە 170 بێت خۆ ڕاستەوە نیە بۆیە لە ڕاستیە من لەگەڵ ئەوان بڵێ پێشبینیەکان باشن بەڵام وەکووتمان ڕاستە 100% نین بەڵام نسبەیەکی زۆریان ڕاستە کەواتە بێ ئێمە دوعا بکەین ئەو تەکنەلۆژیا و علم و زانیاری خۆی گەورە ئەیدا بە مرۆڤایەتی بەخراپ بەکاری نێنێ ئەژنەوەی لێدە چۆن ئێستا شەڕی ئاو هەیە گرتنەوەی ئاو وای لێدێ وڵاتە زلهێزەکان نایڵن باران لە وڵاتە فەقیرەکانی ژوبارێ ئەنیە زۆر تەواوە زۆر ڕاستە یعنی هەندێک جار ئێمە ئەبێ فعلەن وەکو ئاماژە پێدا ئەبێ ئەوە نەوەڵە با بڵێن خۆی گەورە ڕەحم بخاتە دڵ ئەو کەسانە ئەو سیاسەتمەدارانەوە کە بەڕاستی ئیستیغلالی ئەوە نەکەن وەکو ئەو تەکنۆلۆژیە بەکاری بێن ئینا ئەو تەکنۆلۆژیا شتێکی زۆر باشە. دەست خۆش زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریزەر دکتۆر سالم نیعمەت عەزیز پسپۆر لە ژینگە و سیستەمە زانیاری جوگرافیەکان سوپاس بۆی